بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەین. دەپرسین ئایا پێغەمبەر وەکو باشترین کەسایەتی و جوانترین دروستکراوی خوددا کێیە؟ ئایا پێویستە چۆن کردار و گفتارەکانی پێغەمبەر لە تاکی بڕواداردا بەرجەستە بێت؟ پێویستە تاکی بڕوادار لەسەر چ میتۆدێکی ئینسانی و ئیمانی پەروەردە بێت تاوەکو شوێنکەوتەی ڕاستەقینەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. ئەمڕۆ موسڵمانان یاخود بڕواداران زۆربەی شوێنکەوتوی پەیامبەری ئیسلامن، بەڵام هەڵگری کۆمەڵی کێشە و گیر و گرفتن و نەتوانراوە گرفتەکان چارەسەر کرێ. ئایا چۆن بە شوێنکەوتنی ڕاستەقینەی ئەو پەیامبەرە دەتوانرێت کێشە و گیر و گرفتەکان نەمێنێ؟ چێژ وەرگرتن لە ژیانی پێغەمبەر و لە کەسایەتی و لە کردار و گفتارەکانی چۆن بۆ موسڵمان بەرجەسە دەبێ؟ هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عادل شێخانی توێژەر لە بیرروباوەڕی ئیسلامی، دکتۆر تاریق جەبار توێژەر لە بیرروباوەڕی ئیسلامی پسپۆر لە بواری نبوات بەخێر بێن بۆ بەرنمەی گفتوگۆی کەناڵی پەیام. دکتۆر عادل، ئەگەر ئێمە قسە لەسەر کەسایەتی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، دیارە هەم توێژینەوەی زۆر کراوە، نووسینی زۆر هەیە، باس و بابەتی زۆر هەیە، وەعز و ئامۆژگاری زۆر هەیە لەسەر ئەو کەسایەتیە. 1400 و ئەوەندە ساڵە قسەی لەسەر ئەکرێ بە بەردەوامی. بەڵام ئەگەر پرسیارێکی سادە ئەەکەم، بەڵام لەوانەیە وەڵامەکەشی قورس پێ بۆ تۆ، کەسایەتی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێویستە چۆن بناسرێەوە چێ ئەم کەسایەتیە؟ هەمیشە وەردەم بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، سپاس و ستایشی بێ سنوور بۆ پەروەردگاری جیهان و درود و میهر و بەزەیی خوای پەروەردگاریش بەسەر گیانی پاشی پێغەمبەری نازدار و یار و یاوەران و هاوسەران و خۆشەویستانی. هەڵبەت زۆر ئەستەمان پرسیارە هەر کەسێک بکرێت. وەسفکردنی هەموو کەسایەتیەک کارێکی زۆر سەخت نییە، بەڵام کاتێکە باسی پێغەمبەرە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام و قسەکردنە لەبارەی گەورەترین کەسایەتی مێژووە بەڕاستی مرۆڤ نازانێت لە چۆ دەست پێ بکە و چی وشەیەک هەڵبژێرێ و بەچی دەستەواژەیەک هەوڵدات بە چەند وشەیەکی زۆر کورت و سنووردار بتوانێت لە بەحری بێسنووری ئەو پێغەمبەر نازدارەیە قسە بکات. بێگومان پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام خاتەمی هەموو پێغەمبەران و هەموو نێراوانی خوای پەروەردگار خۆی بە شێوەیەک وەسفی خۆی ئەکات کە دەفەرمێت نمونەی هەموو پێغەمبەرانی پێشمن وەکو نمونەی بینا و تەلار و کۆشکێک وایە. خەڵکی بە دەوری ئەم تەلارەیە دەسوڕێنەوە و دەڵێن بەڕاستی تەلارێک و کۆشێکی زۆر نایاب و ناوازەیە، بەڵام خشتێکی نوقسان و ناڕێکە. ئەو خوشتەش منم و بەهاتنی من ئەو خوشتە تەواو دەبێت و ماڵی نبووەت و دوا پێغەمبەر محەممەدە صلی الله عليه وسلم کۆتایی دێنێت بەو زنجیرە ئاڵتونیە و بەو تەلارە مەزنەی کە خوای پەروەردگار بە درێژایی مێژوو بینای ناوە و بەهاتنی ئەم پێغەمبەر نازدارە کامڵە بێت. پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام گەورەترین پێغەمبەر و نێراوی خوا، پێغەمبەرێک کە خوای پەروەردگار خۆی وەسفی دەکات و خۆی لە قورئانە لەدەیان شوێنە وەسفی دەکا و بە جوانترین شێوە بەڵکو هەموو کردەوە جوانەکان دەکاتە ملوانکەی گردنی ئەو پێغەمبەرە نازدارە کە دەفەرمێت و ئینەکە لەعەلا خولوق عەظیم. بێگومان لە هەر ڕوویەکەوە لە هەر ڕێگایەکەوە ئێمە بمانەوێت بۆ هەر شوێنێک بۆ هەر بوارێکی ژیان ئێمە پێشەوایەک هەڵبژێرین. ئەوە پەروەردگار خۆی پێمان دەفەرمێ لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە، کە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام باشترین پێشەنگە، نەک هەر پێشەنگە بەڵکو باشترین پێشەنگە. لەبەرەوە پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پێشەنگی بێڕکابەرە، هیچ کەسێک ناتوانێت لە هیچ بوارێکی ژیانە بۆ هیچ سەرکەوتنێک لە ژیانە بەڵکو بۆ سەرکەوتن و سەرفرازی دنیا و قیامەت کەسێک هەڵبژێرە جگە لە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. ئاشنابوونی ئێمە بە محەممەد صلی الله عليه وآله وسلم ئاشنابوونە بە مامۆستایەک کە ڕابەرەکەی و مامۆستاکەی جبریل بووە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو تاکە پێغەمبەرێک کە گەیشتووەتە شوێنێک کە جبریلیش نەیتوانیوە پێ بگات. ئەو پێغەمبەرە نازدارەیە عەلەیهی سەڵات وەسەلام کە گەیشتە شوێنێک کە گوێی لە خشەی ئەو پێنووسانە بوو کە وەحی کردگاران دەنووسی. ئەو پێغەمبەر نازدارە بوو کە خوای پەروەردگار لە گەشتێکی شکۆدارە میوانداری پێکرد بۆ ئاسمانەکان و لەوەیە خۆی پێ ئەفەرمێت لەقەد ڕەئا من ئایاتی ڕەبیه الکوبرا. ئەو پێغەمبەری کە ئەوەی ئەو بینیوێتی کەس نەیبینیوە، ئەوەی ئەو زانیوێتی کەس نەیزانیوە،
ئەو ئەخلاقە جوانی ئەو پیادی کردووە کەس پیادی نەکردووە بۆ هەموو بوارەکانی ژیان بۆ باوک بۆ مامۆستا بۆ ڕابەر بۆ سیاسی بۆ پسپۆرێک لە هەموو بوارەکانی ژیانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جوانترین و باشترین ڕابەرە لەبەرەوە تا ئێستا وەکو جەنابەت فەرموود دوای 1443 ساڵ بەدەیان و بەسەدان نووسرا و نووسین و باس و لێکۆڵینەوە کراوە لەسەر ژیانی پاکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لایەن باوەڕداران و بێباوەڕانەوە بەڵکو ئەتوانین بڵێن گەورەترین کەسایەتیە کە تا ئەمڕۆژ گەورەترین مشتومڕی لەسەرە و سەرنجدارترین و بەڵکو لە وڵاتانی غەیری موسڵمانی زۆرترین ناو کە بەکار ئەهێنرێت بۆ ناوی منداڵەکان کە هەندێک وڵاتی وەکو وڵاتی فەڕەنسای وا لێ کردەوە کە لەمە دوان نەیاڵێت ناوی محەممەد بەکار بهێنرێت بۆ ناوی منداڵانی لەدایک بوو چونکە ناوێکە هەموو خەڵک شەیدای ئەو ناوەن صلى الله عليه وآله وسلم أو بيغمبرية كشوقي لوصف هذا فرميت وإذا رحمت فأنت أو أب هذان في الدنيا هما الرحماء الله قرتو بخشنديد سيد تماشاي بخشنديد بكين توكو دايكو باوك باي توكي إما للجانا بس دايكو باوك ما بينيوا بخشندو مهربانا بلكو تولا دايكو باوكيش مهربان تري صلى الله عليه وآله وسلم سپاس دکتۆر تاریق دکتۆر عادل کۆمەڵێک وەسفی پێغەمبەری کە صلی الله عليه وسلم چی لە ڕوانگەی خۆیەوە چی لە ڕوانگەی ئەوەی کە لە ناو قورئانە ئاماژەی پێکراوە خوای گەورە بە نمونەی ئینسانی باش و بەسوود و پێشەوای مرۆڤایەتی وێنای کردووە ئەم کەسایەتیە لە ڕوانگەی توێژەرێکی وەکو بەڕێسەوە کە پسپۆڕیش و لە بواری نبوواتایە بزاین محەممەد صلی الله عليه وسلم چێە بسم الله الرحمن الرحيم پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەتوان بڵم خۆی جوابی ئەم پرسیارەداتەوە گەورت بڕوانی لە فەرمودەکانی خۆی ئەفەرمێت عليه الصلاة والسلام من دوعای ئیبراهیم باوکم ئیبراهیم عليه الصلاة والسلام کە دوعاکە بۆ ئەهلی مەککە کە لە خۆیان پێغەمبەرێکیان بۆ بنێرێ و ئەو مژدەیەم کە عیسای برای وەکو پێغەمبەرێک ئەیداد بۆی کە پێغەمبەرێک دێت دوای ئەو ناوی ئەحمەد دەبێت و ئەو نورەیە کە دایکی دیوێتی عليه الصلاة والسلام هاتنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە کاتێکدایە کە تەواوی دینەکان یا بڵێن دینداری تقریبا نەماوە لەسەر زەویە ئەوەی کە ماوە شتێکی کەمی بەقایی دینی ئیبراهیمی عليه الصلاة والسلام خەڵک لە جاهلیەت و نەفامێکی تەواوایە هیچ دروستکایی و ڕووناکیێکی دینی تەوحید و تەوحید لەسەر زەویە ئەو ڕۆژە نەماوە لە کاتێکدایە کە جیهان تقریبا دابەش بۆتە سەر ڕۆم و فارسەکانە دوو ئیمپراتۆرەتی گەورە دایمەن لە شەڕ و پێکدادان و شاکردن لەسەر زۆرکردنین سنووری خۆیان و دەسەڵاتی خۆیان لە کاتێکدایە لە جەزیرەی عەرەبیە هیچ مافێک نییە کچان زیندە بە چاڵەکرێن گەورەکان ناوازەکان دەچەوسێننەوە قەوی لە گەورەکان دەنە سەر قەوی لە بچووەکانە دزی و چەتەی و تاڵانێکی هێزگا زۆر هەیە دینداری ئەو ڕۆژە کە هەبێ لەسەر زەویە لە ناوچەی جەزیرەی عەرەبیە و کە قوڕیش خۆی بە خاوەنێزانیە بریتیە لە بتپەرستیەک نەفامیەکە کە بە هیچ شێوێ دینی یعنی خوای پەروەردگار پێی ڕازی نییە بتپەرستیەکە ئەم دینە ئەم بتپەرستیە بووەتە واقعێک و قوڕیش خۆی بە خاوەنێزانی و قبوڵ ناکە هیچ شتێکی تر لە غەیری ئەمە بووتە دینداریە لەو کاتا ڕەب العالەمین چرایەکی ڕووناکە نێرێ بۆ سەرجەم مرۆڤایەتی کە محەممەد مستەفای عليه الصلاة والسلام کە وەسفێکە بەوەی ئینا ئەرسەلناکە شاهیدە و مبەشیرە وەنەذیرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وصف پیغمبر خدا عليه الصلاة والسلام بو کومل وصفه لکوتایکا فمی سراجی منیر بومانی تیانی پیغمبر خدا عليه الصلاة والسلام نوره جیاوازی نیوان نوری پیغمبر خدا عليه الصلاة والسلام لەگەڵ نوری ڕۆژە ئەوەیە کە ڕۆژ زۆر جارە بێتە ڕاستە بچیان ئیضاعیان هەیە ڕووناکیان هەیە بەڵام ڕووناکی ڕۆژە بێتە سوتاندن مای سوتاندن هەندێک جار بەڵام نور سوتانیتیانە بۆی پیغمبەری خوا عليه الصلاة والسلام نورێکە بۆ سەرجەم مرۆڤایەتی خۆشبەختی بۆ کەسانەیە کە شوێنێکەون و ئارامیش بۆ ئەو کەسانەیە کە باوەڕێکی تەواویان بە ئەو محەممەدەیە ناو عليه الصلاة والسلام شوێنکەوتنی پیغمبەری خوا ناسینی پیغمبەری خوا عليه الصلاة والسلام ئەبێ لە خۆی لە دینەکەی بڕوانین کە ڕەب العالەمین اختیاری کردووە و بە هاتنی ئەو ئیتر سیلسیلەی
لە ئادەم و عەلەیهی سەڵات وەسەلام تا ئەگاتە خۆی ئەو وحی کە لە نێوانی ئەرز و ئاسمانە بوو بە وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆتایی هات بۆیە دوا پێغەمبەرە و پێویستە بەو شێوازە بیناسین کە بەرنامەکەی بەرنامەیەکی گەژیری تەواوە بۆ سەرجەم مرۆڤایەتی پێویستە هەمووان شوێنی بکەین. دەستخۆش. دکتۆر عادل لە کۆتا بڕستەی دکتۆر تاریقەوە ئەیکەم بە پرسیار پێویستە ئەڵێ هەمومان شوێنی کەوین پێویستە چۆن گفتار و ڕەفتاری ئەو پەیامبەرە کە کۆتا پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆ ئێماتۆ ئینسانی بڕوادار چۆن لە خۆیدا بەرجەستەی بکات. خوای پروردگار قورئانی بۆ ئێمە ناردووە و پەیامێکی نەمر تا ڕۆژی قیامەت. ئەو پەیامەی کە هاتووە بۆ ئەوەی کە بۆ هەموو مرۆڤایەتی بێت تا ڕۆژێک کە ئەم زەویە و ئەم گردونە بەردەوامە بێت. هەڵبەت ئەو کتێبە هێندە فراوان و گەورەیە کە بێ گونجاو بێت بۆ ئەوەی کە مرۆڤایەتی سوودی لێوە بگرێت تا ڕۆژی قیامەت. گەڵ ئەو پەیامە بەرزەیە پێغەمبەرێکی ناردووە و پێغەمبەرێش وەکو عایشەی دایکی باوەڕداران کە بەڕاستی ئەو پرسیارە وەڵامی ئەو پرسیارە عاقڵی و ژیری و گەورەی دایکمان عایشە ڕەضا ڕەحمەتی خوای لێ بەدرەخات کاتە لیان پرسی پێغەمبەری خوا چۆن بووە کردار و گفتاری چۆن بە فەرمی کانە خولوقه القورئان بەمە ئەگەر بیوتایە قسەی لەسەر بکردایە بێگومان عایشە ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ خۆی و شوێنکەوتوانی پێ محەممەدی سڵاوی ڕزای خۆیان لەسەر بێت هەموو زانایانیش ئەگەر بیانی وەسی پێغەمبەر بکەن ناتوانن بەو شێوەیە بڵێن بڕۆن قورئان بخوێنەوە قورئان بریتیە لە ئەخلاق و لە ڕەفتاری پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم کەواتە ئێمە دوای پەیامی قورئان محەممەد بریتیە لە جێبەجێکردنێکی عەمەلی بە قورئان مرۆڤێکە توانیوێتی خۆی نسخەی بێ لە قورئان و لە نسخەیەکی عەمەلی بەسە بۆ ئەوەی کە پێغەمبەر پێشەوا و ڕابەر بێت ئێمەش بمانەوێت بکەین بەرابەری و پێشەنگی خۆمان کە ئەو پێغەمبەر نازدارە توانیوێتی قورئان لە خودی خۆیان جێبەجێ بکات وەکو محوی ئاڵێ توانیتی لە مەدینەیە پێغەمبەرستانێکیش دروست کات لە دوای خۆی لە ماوەیەکی زۆر قیاسیە من ئەم شەو لە خزمەتی ژیانیشە لە هەوڵانی پێغەمبەری خوایە کە سەعدی کوڕی معاذە کە 36 ساڵ تەمەنی بە وەفاتی کردووە لە 30 ساڵیە موسڵمان بووە لە 36 ساڵیە فاتی کردووە و کاتێک کە بە مردنی سەعدی کوڕی معاذ کە بە برینداری کە وەفات دەکات پێغەمبەری خوا ئەفەرمێ لەقەد اهتز له عرش الرحمن چی گەورەیەکە بۆ کەسێک ئەگەر لە پەروەردەی پێغەمبەرێکی گەورە نەبێ و لە قوتابخانێکی گەورەیە پەروەردە نەکرا بێت لە ماوەی 6 ساڵا بتوانێت بێتە کەسایەتیەک 6 ساڵی تەمەن کە عەرشی خوای پەروەردگار کە گەورەترین مەخلوقی خوایە بلەرزێ و بەهەژێ لەبەر مردنی بەندەیەکی خوا کە بریتێ لە ساعەت ئەم پێغەمبەر نازدارە توانی لە کاتێکی زۆر قیاسی و کورتە نەوەیەک پەروەردە بکات کە وەکو سەید ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێت پێیان ئەفەرمێت جیل قورئانی فەرید نەوەیەکی قورئانی فەرید و بێوێنە کە جارێکی زیندوو نابنەوە ئیلا کەسانێک ئەتوانن ڕچکە و ڕێبازی ئەوان جودوکەنەوە کە وەکو ئەوان شوێنکەوتەی قورئان و سونەتی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وەسەلام ئەوان بێگومان بڵێ توانیویانە قورئان لە خۆیانە بەرجەستە بکەن و شوێنکەوتەی پێغەمبەری خوا بن و ئەوان بە تەئەسی هەرواسێت ڕەحمەتی خوای لێ بێ ئەو نهێنی و ڕازە بۆ ئێمە ڕوونەکاتەوە هۆی چی بووە سەحابە توانن بن بە ئەو جیلە ئەفەرمێ منهەجی سەحابە بریتی بۆ لە التەلەقی للتەنفیذ وەرگرتن بۆ جێبەجێکردن سەحابە 5 ئاەت وەریان گرتووە جێبەجێیان کردووە ئێمە ئەتوانین بەگەڕانەوە بە سەر سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێغەمبەرەی کە غەربیەکان ئەڵێن محەممەد ولیدە تحت الشەمس یعنی پێغەمبەر محەممەد دایک بۆ لەژێر تشکی خۆرە یعنی چی یعنی هەموو ژیانی بۆ ئێمە ئاشکرایە زۆر سەرکردە زۆر کەسانی ناودار زۆر پێشەوایان ژیانە نووسراوەتەوە بۆ شتێکی خۆیان نووسیوانە یاخود زۆر شتان لە ژیانی ئەوان حەزف کراوە یان بە شێوەیەکی زۆر گەورە بەشان دراون و هەموو کەسێ لە ژیانە چۆن سەحابە وتوانای پێغەمبەری خوا تۆ کەسێکی تووڕە ئەبیت هەنەجاریش ئاساییت ئایا ئێمە لە هەموو کاتێکە قسەکانی تۆ بنووسین فەرمیتی من ئەوەی کە ئێڵێم لە کاتی تۆڕەیی و لە کاتی ئاساییە هەر وحی خوای پەروەردگار و قسەی ناحەق ناڵێم لەبەرەوە پێغەمبەر محەممەد لەگەڵ لە ماڵەکەشیە قاپێشکا بێ باس کراوە ئەگەر پرتۆبۆڵەیەک بوو بێت لە بینی خەزانەکانی باس کراوە ئەگەر هەتا نهێنیە سۆزداریەکانی وەکو چۆن کاتێکە پێغەمبەری خوا ئەفەرمی عایشە ئەزانم تو چ کاتێ لە من تۆڕەیت و چ کاتێ لە من لەگەڵ من بینێت خۆشە کاتێکە لە من تۆڕەی ئەڵێی وەڕەبی ئیبراهیم کاتێکە لەگەڵ نابینێت خۆشە ئەڵێی وەڕەبی محەممەد فەرمی واللهی لا ئەهجر إلا اسمك کەواتە لە ناو ماڵی پێغەمبەری خوایە لە شەڕەکانیە لە جیهادەکانیە
لە غەزاکانیە لە هەڵسوکەوتە لەگەڵ مسلمانە لەگەڵ خێزانەکانیە لەگەڵ ماڵ و منداڵیە لەگەڵ هاوڕێکانیە لە سەفەریە لە ماڵیە لە هەموو گەشت و گوزارەکانیە هەموو ژیانی پێغەمبەری خوا بۆ ئێمە باس کراوە حتا چەند تەڵی سپی لە ڕیشیا بووە باڵای چەندێک بووە پێستی چۆن بووە بۆنی خۆشی جلوبەرگەکانی حەزی لە چی خواردنێ بووە حەزی لە چی جلوبەرگە بووە کەواتە ئێمە بەسمانە ئەگەر بمانەوێت ڕابەر و پێشەوایەک و کاریزمایەک بۆ ژانی خۆمان بکەین بەڕابەر ئەوە محەممەد پێغەمبەر بەسە بۆ ئێمە بە شێوەیەک لە هەموو شتێکە کەماڵی بەشەری پێدراوە وەکو حەسان وەسیعەکات کە دەفەرمێت وأجمل منك لم تر قط عيني وأحسن منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنما خلقت كما تشاء فمن نمدي وكز لتو جوان تربية هیچ دایکی ڕۆڵەیەکی لە تۆ جوانتری نەبینێ نەبووە بە شێوەیە دروست بوویت شکڵت ئەوە جوانە وەکو وایە لەسەر ویستی خۆت ینی بە مواسەفاتی خۆت دروستکراوێتی طبعا ئەمە تەشبیهە ئەگەر خوا خۆی درستی کردووە بەڵام ئەفەرمێ چۆن خۆت پێت خۆش بووە بەو شێوەیە لە جوانیە لە هەموو شتێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نمونەیە بەگەڕانەوەمان بۆ کتێبەکانی سونەت بۆ سیحاح و مەسانید و سونەنەکان بەتایبەتی ئەو بابانەی وەکو کتاب الئەدەب وەکو حەدیثی ئەنبیا کە وەصفی هەڵسان و دانیشتن و قسەکردن و گفتوگۆ و مامەڵەکردنی پێغەمبەر کراوە ئەگەڕێنەوە بۆ ژیانی ناوازەی پێغەمبەری خوا و ئەو ڕابەرەی کە ئێمە بە شوێنکەوتنی ئەبینە ناوازەترین مرۆڤ و کامڵترین مرۆڤی بەشەری دوای پێغەمبەری خوا کەواتە ئەتوانین دکتۆر بڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم میتۆدێکی ئینسانسازی و میتۆدێکی پڕ لە بڕوای هەبووە بۆ دروستکردنی تاکی بڕوادار وەکو بە پێی ئەم وەسفەی جەنابەت باست کرد یعنی ئەکرێ بڵێن ئێمە ئەم پێغەمبەرە هەم لایەنە ئیمانی و بیر و باوەڕەکەی هەم لایەنە ئینسانیەکەشی تاکی تایبەتی دروست کرد لە دوای خۆی هەروەکو نمونەی شعرەکەی مەحوید باس کرد کە لە کۆمەڵگەی مەدینە باسەکاڵێ باسی دەوروبەرێکاڵێ وامانە زەنی پێغەمبەرستانە بە شێوەیەکی گشتی کەواتە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیشی لەسەر کردووە ئینسانی و یا تاکی بڕواداری دروست کردووە نمونەیەک بووە هەروەکو مامۆستا ژوابزانم لە پێشی بەرنامەکە شتێکمان باس کرد باسی قسەیەکی مامۆستا نەورەسی کردوتی یعنی ئەڵێ گەورەترین ڕوودا و لەسەر زەویە ڕووداوی هاتنی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم کەواتە ئەم ڕووداوە ئینسانسازیەکی گەورەشی بە دوای خۆیان ناوە ئەگەر ئینسان مرۆڤ باس بکرێت ئەبێ پێغەمبەر محەممەد لە پێش هەمیانەوە بێت کەسێک کە بەتەوای مرۆڤایەتی مرۆڤبوونی نەخوای جێبەجێ کردەوە پێغەمبەر محەممەدە صلی الله علیه وسلم ئەم قسەی ئێمە ژێکێتەنە قسەی خۆمانیەک و ئەوترێت الحەق ما شهد به الأعداء ئەو حەقی ئێمە باسەکەین ئەگە بێت و ئەو کەسانێکی کە پێچەوانەی بیر و بۆچوونی ئیسلامیشن لە بیرمەندان و لە شارەزایان بە شێوەیە بەسی پێغەمبەریان کردووە صلی الله علیه وسلم بەڵکو زۆرێک لە ڕۆژ ئاوا یعنی لە زەنانی ڕۆژ ئاوا یاخود لە ڕۆژ هەڵەتناسان بەرامبەر بە ژیان و ژیاننامە و وەسفی پێغەمبەر محەممەد عەلەیهی سەلات وەسەلام دەستەوەسان وەستاون ئەم ڕۆژ بە هەمان شێوە زۆر جار بە هەڵوێستێکی ئەو پێغەمبەر نازدارە زۆر کەسانی ڕۆژ ئاوایی کە شەیدا و عاشقی ناسینی مرۆڤن بەرامبەر بە ژیانی ئەو پێغەمبەر نازدارە هۆن فرمەس بچان هێتە خوارەوە بۆیە ئەبینی مرۆڤبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها لەگە مرۆڤان نەبووە تەنها لەگە باوەڕداران نییە پێغەمبەر محەممەد مرۆڤ بووە مرۆڤ دۆست بووە مرۆڤ ناز بووە میهرەبان بووە دەریایەک بووە لە مهر بارانێک بووە لە گوڵاوی خۆشەویستی مرۆڤایەتی هەتا لەگەڵ کافریشە تا لەگەڵ بێباوەڕانیشە حتا لەگەڵ ئاژەڵە حتا لەگەڵ باڵندەکانە حتا لەگەڵ هەموو کەونە حتا لەگەڵ خودی ئێمە ئەوەی کە بەڕەحم بووە لەگە ئێمەیە تەماشاکەن لە ئیسلامە پێغەمبەری خوا شتی وای باس کردووە کە زۆر وردە لەوانە نەهی لە ئێمە کردووە گەر پێڵاوێکمان دڕا بەیەک پێڵاو بێت بەرەگایە بڕۆین زوڵمە لە پێیەکی ترمانەکەین نەهی کردووە لەوەی کە ئێمە لە بینی خۆر و لە بینی سێبەرە دابنیشین چونکە لایەکمان لەبەر خۆرەکەیە ئێمە ستەمی لەکەین ئەوەنە وردبین بووە ئەوەنە بە وردی چۆتە ناو ناخی مرۆڤەوە ئەوەنە مرۆڤ ناس بووە ئەوەنە ڕۆچووە لە ناو مرۆڤبوونە هیچ کەسێ ناتوانێت وەکو پێغەمبەر مرۆڤ بێت ئللا کەسێک بێت کە بێت لەوە فێری مرۆڤبوون بێت. سپاس دکتۆر تاریق ئەوەی کە لە کۆتا ڕستەی وەڵامی پێشووتەوە پرسیارم لە دکتۆر عادل کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە
قسە هەیە لە نێوان ئەوە کە بۆنمە گفتارەکانی چۆن بووە ڕەفتارەکانی شیوا بووە ئێمەی مسلمانیش دایمە بەرپرسیارین هەمیشە ئەوە تەئەکی دەکەینەوە کە لە نێوان گفتار و کردارە چۆن بتوانین هاوسەنگی دروستکەین هێندەی قسە ئەەکەین و هێندەش ڕەفتارمانە پێویستە چۆن گفتار و ڕەفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کەسایەتی و لە تاکی مسلمانە بەرجەستە بێت ئایا شتێکی تازە هەیە لەسەر ئەمە کە ئێمە قسەی لەسەر بکەین یاخود هەر ئەوەی لە ڕابردووە وتراوە ما وەسارین بەڕێز ینی بابەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ینی کەسێکی ئاسایی نییە وەکو هەر کەسێکی عادی و تەواو لەسەر زەویە چونکە ئەو ڕەب العالەمین کە نادوێتی کۆتا پێغەمبەرێک وەسفێکا بەوەی وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمین هەر ڕەب العالەمین خۆی فەرموێت ئەطیعوا الله وأطیعوا الرسول ئەم ئاەتانی کە هەن باسی ئیطاعەی پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وەسەلام یعنی پێویستە زۆر بە هەند وەربگیرێ و بزانێ باسی چییە کە بەڕاستی هەموو ژیان هی مرۆڤایەتی پەیوەستە بە ئیطاعەکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جا ئەو پێغەمبەر نازارە عەلەیهی سەڵات وەسەلام باسی هەموو شتێکمان بووکە کاکتۆ باسی هەندێک لە مەجای ئینسان خۆی کرد هەتا لە مەسەلەی دانیشتنەکە و لەوانی ئەو شتانێکە لە کەسایەتی ئینسانە هەیە و لە ناحیەی لە بوای دەرونی ئینسانیشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حتا لەسەر مەسەلەی ئەوەی کە لا تەغضەب تووڕە مەبن باسی کەسایەتی خۆیەکە لە نەفسی خۆت حەقی لەسەرت هەیە لە ناو ماڵا فەرموێت باشترینتان ئەو کەسانن کە بۆ خێزان و مامناڵی خۆی باشە هەر لە ماڵە حاجی خراوەتە بەردەسی خوا دوێتی حەزی لێ نەبوو بێدەنگ بۆ چۆتە دواوە ئینی ئەمانە کۆمەڵەشەکە هەر لە ماڵە بۆ مەسەلەی دراوسەیە فەرموێت لەگەڵ دراوسەکانتانە باش کەسێک ئیماندار نییە ئەگەر لەگەڵ خۆی وابێ و خۆی تێبێ و دراوسەکەی بەرسی بێت لە ناو کۆمەلگا بە هەمان شتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسێکە پێویستە لە هەموو شتێکە ئێمە چاوی لێ بکەین ئەو بۆ ئەوە نێراوە لیوطاع بإذن الله خوای گەورە خۆی فەرمێ وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله يعني ئەم کەسە ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە کۆتا پێغەمبەرە لەگەڵ سەرجەم پێغەمبەران ترە هەموویان بۆ ئەوە نێراون کە مرۆڤایەتی گشتیان بەگوێیان بکەن بەگوێگرتنی ئەمان بەگوێکردنی خوای پەروەردگارە گوێڕایەڵی بۆیان گوێڕایەڵیکردنی خوای گەورەیە سەرپێچیکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەرپێچیکردنی ڕەب العالەمین خۆیەتی بەو نەسانەی کە هەن لە قورئان و فەرموودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە پێویستە گرنگە زۆر بە وردی متابعەکردنی پێغەمبەری خوا لە ژیانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسەکان ڕازگۆ بن بە ڕازگۆیی بژین چونکە گەورەترین دلیلی پێغەمبەرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕازگۆیەتی بووە چونکە پێش ئەوەی کە موعجزە بێت ینی مانگ لێت بێت ئیسرا و میعراج بێ شتانە بێت ئەو کەسانی کە پیا باوەڕێمە پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕازگۆیەکەی بوو بۆیە کاتێک بێکی بوو ئەبوو بەکرە وترا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی هەواڵی ئاسمانەکە و چیڵێ ئەوان کە قوڕەیشەکان گاڵتەیان لێ هات و باوەڕیان پێی نەبوو پێغەمبەری کە کاتێک باسی ئیسرا و میعراجیان بۆ ئەبوو بەکر کرد وتی من لەوە زیاتر باوەڕم پێ هێناوە لە ناو قەومەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە کەسێکی سادق ناسابوو جاهیلەکان قوڕیشەکان بۆ خۆیان بە سادق ئەوی وەسفیانەگە وەسفێکی ئیماندارەکانی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەسفێکی دوژمنەکانێتی بۆی کاتێک ئەبوو جال کە لە ئەبوو سوفیانی پرسی کاتێک عەفوەن هێرەقل کە لە ئەبوو سوفیانی پرسی لە شام کە لێ پرسێکی لەوانەوتی لە باسی ڕازگۆیی و دروا لێ پرسی وتی وەڵڵاهی ما جەرەبنا عەلەیهی ئیلا صدقا ئەمانە هەموو کۆمەڵ شتێکن ئەمانە کۆمەڵ شتێکن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی داوایەکە لە مرۆڤەکان کە پێویستە بەو شێوازە بن یعنی بوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام داواخوازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ کەسەکان ناو کۆمەلگادا بەڕاستی ئەوە بێت کەسەکان ڕازگۆ بن و بە عیزەت بن باش حقیقەت یا هەراوە بەڕستەیەک ئەڵێم حقیقەتی شوێنکەوتنی چۆنە ئەو پرسیارە ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە بڵێن حقیقەتی شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیتیباعی پێغەمبەری خوایە و متابعەکردنیەتی چونکە ڕەب العالەمین خۆی فەرموێت لە باسی وەسفی ئیماندارانە ئەفەرمێ ئیمانداران ئەشەد حوبا لله بەڵام دوای هەر بۆ خۆی ئەو حوبە باسەکە کە ئەفەرمێت چی ئەگەر ئیماندار ئەشەد حوبی بۆ خوای گەورەیە خوای گەورە خۆی فەرمێت چی إن كنتم تحبون الله چی قل إن كنتم تحبون الله فاتبعوني كواتا خۆشەویستی ئیماندار متابعی ئیماندار بۆ خوای پەروەردگار بەسراوە بەچیەوە بە متابعەتی پێغەمبەری خوا لەو ئاەتا بەرجەستە بێت گومانیان نییە چونکە لەوە شافەمێت چیە کە ئەگەر ئەوەتان کرد يحببكم الله سبحانه وتعالى ئەگەر ئەوەتان کرد خوای گەورە تاوانەکانیشتان خۆشە بێ بۆیە خۆشەوی ئەگەر خوای گەورە ئێمەی خۆش بێ گومانیان نییە ئەگەر ڕەب العالەمین ئێمەی خۆش بێ زۆر لەوە گرنگترە کە ئێمە خوای گەورەمان خۆش بێ ئەو دوو خۆشەویستیە جیاوازێکی زۆر گەورانەیە مامۆستا
یعنی جا خۆشەویستی ئێمە بۆ خۆی گەورە لەکوێ خۆشەویستی خۆی پەروەردگار بۆ ئێمە لەکوێ کەەوەش هەمووی پەیوەستە بە متابعی پێغەمبەری خوا بە نەسی ئەو ئاەت ئەکرێ بڵێن کەم و کورتیە خەلەلەکانی ئێمە وەکو ئینسانی بڕوادار بەشێکی گەورەی ئەگەر خەلەلمان هەبوو لە شوێنکەوتنی پێغەمبەری خوا خەلەل لە هەموو ئینسان بیر و باوەڕ و ئاینەکەی دروستە بێت. وەڵای گومانیتیانی ابن تەیمیە بە ڕەحمەتی یا خۆشی خۆستامە فەرمێت خۆشی ژیان هەر هەمووی پەیوەستە بە متابعی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ناخۆشی و ئەو شتانی کە لە دنیادا هەمووی هەیە هەمووی سەبەبەکەی ئەوەیە کە خەڵک دوورن لە بەنامە و منهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. گومانیتیانی مامۆستا بەڕاست. باش تۆ ڕوونکردنەوەم بۆ بە لەسەر ئەو قسەی مامۆستا سەعیدی نەوەرەسی کە باس کردوت هینە شتێکم لەسەری خوێندوتەوەڵێ گەورەترین ڕووداوی سەرزەوی ڕووداوی هاتنی پێغەمبەری ئیسلام بووە. من وڵا سەرەتا باسیێشم بۆ کردی چەند جای گەشتم گێڕاوەتەوە مامۆستای بەڕێز یعنی من مبالەغەنی لای خۆم لە سەرەتا کە ئەو قسەم خوێندووە ساڵی 2015 بوو بەلامەوە شتێکی قورس بوو یعنی تەقابلکردنی ئەو قسەی کە بڵێ گەورەترین ڕووداو لە مێژوودا لە دنیادا نادنی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام وڵای من بۆ خۆم کاتێک کە ئەوەم بینی بەلام و قسەیەکی زۆر قورس بوو یعنی ئیستیعابکردنی قورس و بەلامەوە سەرەتا بەڵام دوایی کە بە دوواداچوونم کرد لەسەر مەسائلی نبوات وڵی بۆم دەرکە و قسەکەی فعلا فەهمێکی تەواوە لوبێکی تەواوی حەقیقەتەکە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فعلا گەورەترین کارەساتەکە لە دنیادا ناردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فعلا گەورەترین ڕووداوە کە چی بووە کە لە دنیادا بووە بەوەی مامۆسارە لە سیلسیلەی وحیە کۆتای وحیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیطاعەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیطاعەی خوای پەروەردگارە سەرپێچیکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەرپێچیکردنی خوای پەروەردگار وەکو پێشە باسمان کرد پێغەمبەری خوا هەموو بەشەریەت داوا کراون لەوەی کە ئەبێت ئیتیباعی ئەم پێغەمبەری خوا ئەم شایگەوتی ئەم پێغەمبەرە بن عەلەیهی سەڵات وەسەلام هەموو خەڵکی پرسیاریان لێ ئەکرێ خۆی ئەفەرمی ئەگەر بێت و موسا زیندوو بووایە عەلەیهی سەڵات وەسەلام وەڵڵاهی چارێکی نێمە ئیلا وایە چی بکەوتایە شوێن بکەوتایە سەرجەم پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام مەژدەی هاتنی ئەم پێغەمبەران داوە عەلەیهی سەڵات وەسەلام سپاس بەڵام ئەمە گرنگی ئەم پێغەمبەرە لە قورئانە عەفوە ئەگەر ئەوەندە بڵاتم دەی گرنگی ئەم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام لە خودی خۆیانێ لە شوێنکەوتنێتی بۆ خوای پەروەردگار لەو قورئانەیە کە خوای پەروەردگار نادوێتی وەکو مەنهەجێک بە هەموو مرۆڤایەتی بۆیە شوێنکەوتنی قورئان بەڕاستی گەورەیە مانگی ڕەمەزان بۆیە گەورەی قورئانتیان نێراوە شەوی قەدر بۆیە گەورەی قورئانتیان نێراوە ئەوانە هەموویان پێوەستن بەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ قورئانە پیرۆزە نێراوە کە مەنهەج و کۆتا مەنهەجی پەروەردگارە کە پێی ڕازیە بۆ هەموو بەشەریەت. باش دکتۆر عادل ئەم پێغەمبەرە بەم مەزنیە بەم گەورەیە ئێمەی موسڵمانی شوێنکەوتی ئەو پێغەمبەرەین بۆچی موسڵمانان بڕواداران زۆر جار بە کێشە و گیر و گرفتەوە ئالوودە بن و ئەتلێنەوە و کێشەکانیان بۆ چارەسەر نابێت کە ئەم پێغەمبەرە چۆنەڵی تەشبیه نەبێ یعنی بیللا تەشبیه دەرمانخانەیەکیە دەرمانی هەموو دەردێکی لە هەڵبەت بێگومان و دەرمانخانەیە کە پێغەمبەر هێناوێتی کە قورئانە و ئەو سونەتی کە خۆی پیادەی کردووە دەرمانخانەیەکە و دەرمانی هەموو دەردەکانی ئەمی تێدایە بۆیە هەمیشە دوژمنانی ئیسلام هەوڵیان داوە کە ئێمە دوورخەنەوە لە قورئان و لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام هەڵەیەکی کوشندە هەیە ئەو هەڵەیە بێباوەڕان کە لە ژیانی ئەوانە هەیە ئاساییە بەس بۆ ئێمە نائاساییە ئەویش ئەوەیە خەڵکی وە ئەزانن کە بەداخەوە هەندێک موسڵمانانش بە هەمان بۆچوونان هەیە کە پێغەمبەر موحەممەد تەنها کەسایەتێکی ئاینیە کەسایەتەیەکە کە هاتووە تەنها بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان بەندە لەگەڵ خوایە بەڵام وان نییە پێغەمبەر موحەممەد عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی پێغەمبەرێکی نەخوێندەوار بووە بەڵام مامۆستا و پێشەوای هەموو نەخوێندەوارانە هەموو خوێندەوارانیشە هاتووە بۆ ئەوەی پێشەوای مرۆڤایەتی بێت لە مبارەکانی ژیانە ئێمە لەوانەیە پێمان وابێت کە کەسایەتێکی دەروونناس یان کەسایەتێکی سیاسی یان کەسایەتێکی مێژووی یان کەسایەتێکی ئەدەبی یان کەسایەتێکی زانستی شانی ئەوە بکە ئێمە ڕۆژانە پێی معجەب بین شوێنی بکەوین گەورەی کەینەوە لە خوێندنەکانە لە پرۆگرامی خوێندنە لە ڕاگەاندنە لە ژیاننامە و لە مێژووی نەتەوەیمانە بەڵام نازانین کە پێغەمبەر موحەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هێن گەورەیە زیاتر لە گەورەی هەموو جیهان و ئەو ڕەحمەتە للعالەمینە ئەو میهرە خوداییە کە نێدراوە بە هەموو مرۆڤایەتی هەندە گەورەیە کە بەشی میلەتی کورد و هەموو میلەتانی سەرزەوی ئەکات ئەو مامۆستایە کە لە مبارەکانی ژیانە هەندێک کەس ئەزانن پێغەمبەر موحەممەد چونکە لە پێش 14-15 سەدە لەوە پێش هاتووە لەوانەیە لە سەدەیەکی زۆر دواکەوتووە بۆ بێت ئەو پێغەمبەر نازدارە کە ژیانی بخوێنینەوە ئەو بردبین و جوانکاریی کە هەیە
پێشتریش لە بەرنامەی ترە باسم کردووە بۆ جوانبینی بۆ جوانی لە ژیانە بۆ بۆنخۆشی بۆ شێکپۆشی بۆ ڕێکپۆشی بۆ جوان قسەکردن هەتا بۆ خواردنی خۆش سەحابە لە یاساییان کردەوە لەوەی کە پێغەمبەری خوا زانیوێتی چی بخوات ئەمڕۆ ئەوەترێت پێم بڵێ چی ئەخۆیت پێدەڵم تۆ چیت ئەمڕۆ پێدەڵم چی لە بەرەکەیت ستایلی جلوبەرگی ئێمە لە سونەی پێغەمبەری خوا کتاب لیباسمان هەیە کتاب زینەمان هەیە ئێمە لە زەمانێکە پێغەمبەر محەممەد فێری سیواکی کردوین فێری خۆشتۆرینی کردوین فێری نوێکردنی لە ئیسلامان نوێکردن 15 ڕۆژی بۆدانراوە لە 15 ڕۆژ تێپەڕە تەوانبارە بیت لابردنی مووی هەندێک شوێن لە لەشا 40 ڕۆژی بۆدانراوە تەوقیتمان هەیە بۆ خۆشۆرین بۆ خۆپاکردنەوە بۆ وەختی ئێمە سیواکمان بکەهێناوە ئەوروپانی زانین سیواک ئێستا کۆرۆنا و ژینگە پارێزی باسیەکە بامان شێوە زۆر نەخۆشی هەیە یعنی زۆر نەخۆشی ئێمە لوتمان ئەشوێن زانایەکی ئەوروپیاڵێ مسلمان نابێت بەی شوێ نەخۆشی جیوبی هەبێ نەخۆشی لوتی هەبێ نەخۆشی قوڕگەشی هەبێت ئێمە لە ئەوروپای سەرەتانی قورب و لوت ومانە وەکو لێشا وایە ئێمە دوای ئەوەی کە بەداخەوە ڕۆمان کردە ڕۆژ ئاو ڕۆژەڵات و کەسانی ترمان کە شەنگی خۆمان بێت تووشی نەخۆشی و سەدەها دەرد نەخۆشی بووین ئەگەر بێت و ئێمە تەنها نەک لە زمانی خۆمانەوە لە زمانی دژمانی خۆشمانەوە پێغەمبەر بناسین ئەزانین و پێغەمبەرە چەندە گەورە بوو نەک ئێمە بزانین کە پێغەمبەر لە سەردەمێکی دواکەوتووی و عەرەب پێیپەتی بووە و لە سەردەمێکی لە خێڵەکییا و لە سەحرا وەرە پێغەمبەر لە ئاسمانەوە هاتووە خۆیان نردوێتی بە پەیامێک ئەو پەیامە گەورەترین پەیامە لەبەر ئەوە بەیان محەممەد بناسین وەکو خۆی نەک تەنها کەسێک بوات و ئەمی فێری نوێژ کردووە فێری نوێژی کردوین فێری ژیانی کردوین فێری هەموو خۆشەکانی ژیان مۆسەتاریق ئاماژەی پێکرد کە ئەو تەی شێخلستانی باسر کە ئەفەرمی هەموو خۆشەکانی دنیا سەرچاوەکەی لە شوێنکەوتنی پێغەمبەرایە عليه الصلاة والسلام ولا بندياتيه وخير برك أفرميت من أراد السعادة الأبدية فليلزم عتبة العبودية أويك إيبت بختوري هميشي بيت بأبدي بختور بيت إما نهمت كمان لو كوني معجبي ياريتشي كين أنا معجبي قراني بيرش كين أنا معجبي سياسية كين أو أنا معجبي كسيشين كزوجة طاغوت يكو بوتملازم بو إما أو أنا معجبي بيغمبر يغني كمجدان رحمة وبزاي مهرباني بو إما يكون لساي أو إسلامه لساي أو بيغمبره لو روجوك خوري أن إسلام لم لاطيه هلاتوا إما زاني من جانشي ورزقار من بولا أجر برستي ولا بتبرستي ولا باشكوي كويلاتي بفارس وبروم كواتا أوي كتو بوصفيك آبواتا معرفيك يا زانين بيغمبر صلى الله عليه وسلم وكو خوي ناس راوا نخير إما خوما مقصرين خوما كم ترخمين حتى وكو زناني آينيش كان ما تواني وإما جدي وهي بونا من لمسالني رابردوا الشيء اللي متمركانه باسی حکمەتی ڕیش کرا تا ئێستا هیچ وڵاتی ئیسلامی هەڵساوە باسێک 5 وڵاتی عالەمی هەڵساون بە باسکردنی سوودەکانی ڕیش دانیمارک و ئوسترالیا و ئەمریکا و چەند وڵاتی ئەوروپیە هەمووی ئەو کەسانی کە باسی ڕیشان کردووە کە لەن وایە ڕیشێشتنەوە گەورەترین هۆکارە بۆ پاراستنی مرۆڤ لە بەکتریا و لە ڤایرۆس چونکە حیمایەکی دەموچاوەکات بۆی کە پێش بچێتە ناو هەنا و سینگی ئەو کەسەوە کە بەداخەوە تا ئێستا ئێمە ئەوە خەریکی ئەوەین کە حکمی ڕیش چۆنە چەندە درێژ بکرێت چەندە کورت بکرێتەوە نەمان زانی و بزانین حکمەتەکەی چییە سیواک زۆر جار ئەوەی خلافە بوو لەسەری کە سیواکەکە بستێک درێژ بیان یان کەمتر نەمان زانیوە کە حکمەتی ئەو سیواکە کە ئێستا علم ئەوەی سەلماندووە کە سیواک باشتر لە فڵچە چونکە سیواک تەنها بەکتریای زیانبەخشە کوژێ بەڵام فڵچە و معجون بەکتریای زیانبەخش و دەکوژێت و هەروەها پێغەمبەری خوا لە خۆشەویی پێمان ئەفەرمێت لە دەستنوێژە کە هەتا دەمارەکان ئەم بینەی پەنجەکانمان دەبشۆرین بە شێوەیە کە دەستخینە قژەکانمانەوە ئەفا کەسێک قژی هەیە بەدای بێنێت ئەتوان ئەزانین هەزوە شتیوان باسێکم بۆ خەڵک لە صحیح بوخاریایە سۆ کەسی ئیمانداری نەیبیستووە دەمانە کە پێغەمبەری خوا ئەفەرمێت لە صحیح بوخاری لە 3-4 شوێنە هاتووە هیچێکم بابێکە باب التلبيد في الحج تلبيد بديتەوەی کە قژت بە مادەیەکی سەمغی چاو ئینکەی وەکو جێڵی ئێستا ئەتوانین بڵێن پێغەمبەر محەممەد عليه الصلاة والسلام پێش 15 قەڕنەوە پێش جێڵی بگەینەوە بۆ قژی بۆی کە قژی لە کاتی حەجە کە قژی ڕوتە قژی گف نەبێتەوە و تەبتۆزی لێ نەنیشێ و هەروەها بە نەئاڵۆزێنێ ئەو کاتە ئەڵێن بە مادەیەکی سەمغی هەندێک ئەڵێن هەنجوین بووە هەندێک ئەڵێن نەخێن مادەیەک بوو وەکو وەکە تیرەوا بووە قژی خۆی پێوەستاندووە ئەگەر بردبینەوە بین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو شتێکا پێشەنگە سەحابە ئەفەرمون لە هەموو ژیانیا هیچ کاتێک بۆی دەمی ناخۆش نەبووە و هیچ نەهێشتۆ بە هیچ شێوەیەک لە جلوبەرگەکانیە لە جوانترین جلی ئەو زەمانی لەبەر کردووە جوبەی شامی لەبەر کردووە بردی یەمانی لەبەر کردووە لەبەرەوە بەڵێ نەمانتوانیوە بە پانتایی کەسایەتی پێغەمبەر محەممەد بناسین لە بۆ هەموو ژیانمان بیناسێنین وەکو بۆ مامۆستا بۆ باوک بۆ پێشەوا بۆ مامۆستا
لە هەموو بارەکانی ژیانە ئێمە مازانێت تەنها پێغەمبەر کەسایەتێکی ئاینیە بیان لە مامۆستایەکی ئاینیەوە پێغەمبەرمان ناسیەوە زۆرمان ماوە هێشتان کە ئەو پێغەمبەر ئەو گەورەی و کەسایەتی خۆی بناسین. بەڵێ دکتۆر تاریق ئەوەی دکتۆر عادل باسی کرد ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆچی وەکو پێویست بەواتە معریفیەکەی نەناسراوە هۆکار چییە؟ کۆمەڵە نمونەی باس کرد کە گرنگە ئێمە ئەمانە بزانین بەڵام تاوەکو ئێستا لەوانەیە بەشێک لەو زانیاریانە بۆ بینەران زانیاری نوێبێ و بە دوایە نەچوو بێ هەندێک کەس نەیزانێ بەڵام کۆمەڵە شتی باس کرد کە حیکمەت و فەلسەفەی بەکارهێنانی کۆمەڵێک ڕێکار وە کۆمەڵێک شت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی هەستاوە و ئیشی لەسەر کردووە بەکە حیکمەتێکی تایبەتی تیاوە باشە بۆچی وەکو پێویست نەناسراوە ئەمانە بۆ نازانرێ. بەڵێ پێم وایە گەرێتەوە مامۆستای بەڕێزەگەرێتەوە بۆ چەند حاڵەتێکی لەوانە بەڕاستی مسلمانەکان ئەوانەی کە خۆیان بە شوێنکەوتی پێغەمبەری خوا ئەزان عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی زۆر کەمتەر خەمن لە جێبەجێکردنی پەیامەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە کەمتەر خەمی لە خاڵێکی تر توانین مامۆستا بڵین بەڕاستی جەهلێکی تەواو هەیە ناو مسلمانانە بە حەقیقەتی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. خاڵێکی تر لەوە چێت غولو تەتەڕۆفی هەندێک لە مسلمانان بەرامبەر بە هەندێک حاڵەت یانە بەرامبەر بە هەندێک لە جێبەجێکردنی سونەتی پێغەمبەری خۆیان بە ناوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە جێبەجێکرێ بێتە مای ئەوەی کە بەڕاستی کەسانێک یعنی قسە بکەن لەسەر ئەوەی کە چۆن بێت سونە دوا بێت چۆن بێ شتانەوا بێت یعنی جەهل و کەمتەرخەمی و غولو لەمانە هەر هەمووی کۆمەڵ ئەسبابێکن ئەگەر کەمێک وردیان کەیتەوە جەهل چۆنە کەمتەرخەمی چۆنە غولووەکە چۆنە بۆی زیاتر بۆ بینەران ڕوون بێ ینی جەهل بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم چییە چۆنە و ئازام لەو مەجالا ینی لێشێک لەوانە لە ئەو خاڵانی کە جەهل بێ بەڕاستی مسلمانان بێ ئاگان لە سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یان ئەگە سیرەش خوێنن سیرەیەکی بێڕۆحە خوێنن بەڕاستی خوێنێ ئەوە خوێنێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناوی چییە و کوڕی کێیە و لە قەبیلەی کێیە و چەند غەزەواتی بۆ چەند چی بۆ ئەمانە مامۆستای بەڕێز بەس مەسائلێکی ڕقەمن لە سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە شتێکی کەمان هەیە لە سیرە پێوتێ فقه و سیرە یعنی ئێمە غەزەواتی خوێن لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەنها ئەحداسەکانی ئەخوێن و ئەژمێرین بەڵام ئێمە ناچین بگەڕێن بە شوێن ئەوەی دروست و عیبەر لەم سونەتە یان لەم حاڵەتی کە لە سیرای خوێن ئێمە چییە بەڕاستی لەو مەجال ینی جەهلی مسلمانان بە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەوایە ئەگەر بیشی خوێن یا بیبیستن تەنها وەکو زانیاریەک بەلای گویانە ئەچێ و تەواو بینەما زانایانی سەلەف لەوانە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ هەرچی سونەتێکی پێغەمبەری خوا نووسی بێت ئێستا تەطبیقیشی کردووە گە بۆ یەک جاریش بوو لە ژیانی خۆی لەبەرەوەی نەڵێن هەن نووسین هەبێ خۆشی لە خۆی تەطبیقی کردووە مسلمان ئەمە لەوانی هەندێک شت بزانن لە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام بەڕاستی لە تەطبیقکردنیا زۆر کەمتەر خەمن یا هەر نازان چۆن ئەو شتان باش ئەی غولو چییە؟ غولو بەڕاستی ڕۆچوونێکی لە زیادە بەدەرە لە ئەوەی کە ئیدعا بکرێت پەیوەستبوونە ینی ئیدعاوە کە پەیوەستە بە سونەتی لە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یا بانگەشەی ئەوە کە بەڕاستی ئەم پەیوەستە بە جێبەجێکردنی ئەو نەسانەوە بە شێوازێک کە غولوی تیا ئەکات ئەبێتە هۆکارێک بۆ ناشرینکردن یان ئەو سونەتە ببێزێ لای هەندێک کەس بڵێن کاکە ئەوانە واڵە بەڵام ئەمە هەموو ئیفراد و تەفریطە ئێمە مسلمان مولزەمین بەوەی لە متابعەمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ ئێمە چاو لە پێغەمبەری خوا بکەین کەسی کە قودوەمان نییە غەیری خۆی نەبێ ئەو کەسە ئیفراتی تیاگات تەفریط تیاکە ئێمە کارمان باوان نەبێ بگەڕێنەوە بۆ ئاستان کە پێغەمبەری خوایە ئێمە مولزەمین بە شوێنکەوتنی ئەو هۆکارانە چیتر جگە لە غولو لە جەهل چیتر بوو کەچی لە جەهل و لە غولو بێ ئاگایش بێئاگای کەمتەرخەمی کەمتەرخەمی بەس مامۆستا ئەومان بیر نەچێ ئێمە هەموو جاشتەکان دێنە بەسەر موسڵمان خۆیە ئەو مەجارەیەک پرسیارێکە کە لەسەر مەسەلەی دواکەوتنی موسڵمان و ئەم حاڵەتە ناخۆشانی کە لە جیهانی ئیسلامی هەیە یعنی بەشێکی تری عەلاقەی بە دوژمنەکانمان هەیە چونکە بەڕاستی ئیسلام بە شێوەیەکی عام یعنی لە بینی دوو بەرداشتی نەزانی شوێنکەوتوەکانی نارەکانیش و لە هەمان ئەمان شوێنکەوتەکانی نەزانینی ئەوان نەزانینی شوێنکەوتوەکان و پلانی نارەکانی و بەڕاستی ئەوان دوژمنێکی زۆر سەرسەخت و بێڕەحم و بێباکن لە جادیکردنیان بۆ موسڵمانان و بۆ دینی خوای پەروەردگار و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە لەوە ئەبێت موسڵمانان بەڕاستی بەهۆش بێنەوە
کە لە نێوانی ئەو جەهلە و لە نێوان ئەو توندی ئەوانە ئەمان بتوانن سەربەرزانە دینی خوای پەروەردگار بگەێنن. من حەز دەکەم نمونەیە باسکەم ئەو سەحابە بەڕێزەی کە چوو بۆ لای کیسرا، یعنی کابرایشی عەرەب ڕۆژێکی یعنی پێ بڵێت ئەگە بڵێن بادی ئالی بادیە لە ژیانیان دەوڵەتیان نەبووە، بە بەردەوامی لەژێر دەستی ڕۆم و فارسا بوون، بە تایبەتی مەنتیقەی جەزیرە عەرەبیە کە لەژێر دەستی فارسا بووە. ئەم کابرا وای لێ هاتووە چێ بۆ لای کیسرا، لە ڕووی کیسرا وەسێ و مناقەشەی لەگەڵاکا و بانیەکە بۆ ئیسلام. لەوانە کە لێ پرسێت و بۆ چی هاتووە، ئەڵێ ما هاتوین چی بکەین؟ خەڵکی ئازاد بکەین لە بەنداتیکردنی بەندەوە کە بەسی ئەوانە بۆ بەنداتیکردنی ڕەب العالەمین. ئێمە مانەوەی خەڵکی دەرکەین لە ناخۆشی دنیا و بێزاری دنیا و نائارامی دنیا و ئەو کێشانی کە دنیای بۆچی بۆ خۆشیەک لە دنیا و قیامەتە هەیە. یعنی شتەکانی لێگو یان شتەکان کۆمەڵە قسەیەکە کات بەڕاستی کەسێکی ئاوها لە بەردەمی پاشایەکی گەورەی فارسا کە ئەو ڕۆژە ئەتوانین بڵێن حکمڕانی نیوەی زەوی بووە لە مقابلی ڕۆمەکانەکە بووە. یعنی بایانەکە ئێمە خەڵکی بانکەین بۆ ئەو بانکەین بۆ خۆشی دنیا و قیامەت، ئێمە خەڵکی بانکەین بۆ بەندادیکردنی خوای پەروەردگار. کۆمەڵە شتێک کەڵێ ماوەستا ئارامی بەڕێز ئەمە لە پەروەردەکردنی ئەم کەسەیە کە شوێنکەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەم کەسە تەنها ناگەڕێ بە شوێنی محەممەدی کوڕی عەبدوڵای کوڕی جێیە، ئەو ئەگەڕێ بە شوێن ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆچی هاتوو بۆچی نێراوە. بۆیە لە بەردەمی کیسرا کە ئەوەسێت کابرایشی عەرەبە وەسێت لە بەردەمی کیسرا ئەو مەلیکە گەورەی سەرزەوی ئەو ڕۆژا وەسێت ئەڵێ ئێمە بۆ ئەم شتانە هاتووین. ڕاستە باش بۆ ئەمڕۆ ئێمە باسی کەین. هەچ من ماوەی بەرنامەکەم تەواوێک و کۆتا پرسیار ئێمە هەمیشە باسی ئەوەکەین کە ئیتیباع و شوێنکەوتوی پێغەمبەری صلی الله علیه وسلم و بەردەوام ساڵانە یاخود ئێمە بە بەردەوامی کە یادی پێغەمبەرەکەین صلی الله علیه وسلم چێژ وەرەگرین لە ژیانی، لە گفتارەکانی، لە ڕەفتارەکانی، لە بەسەرهاتەکانی ئەو ڕووداوانی ئەوی تیا بووە. یعنی ئەگە بە شێوەیەکی دووبارە نەبێ پێویستە ئێمە وەک موسڵمان ئێستا چۆن بۆ بەردەوامی و نوێکردنەوەی بیر و باوەڕی خۆمان چێژ لە ژیانی ئەو کەسایەتی وەربگرین. کە کاتەکە تەواوە بێ مامۆسای بەڕێز، من تەنها سەرنجام بۆ ئەو ئاەتی خوای پەروەردگار ڕاکێشم کە چۆن سەحابەیەک تەعاموی لەگەڵا کرد، ئەو ئاەتی کە فەرمووی لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي. ثابتی کوڕی قەیس کە سەحابەیەکی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام کە گوێی لەم ئاەتە بوو دابەزی وتی ئەمە لەسەر من دابەزی و چۆن ماوە دەستێک بە گریان و کە ئیتر ئەم ئاەتە ئەم دابەزی و ئەم ژیان و کردارەکانی هەمووی چیە بێتەوە پوچەڵە بێتەوە و ئەم فەوتا و ئەمانە هەتاوە کە هەڵەندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بانی کرد و چ مژدەی پێ بدەن کە ئەمە ئەو نییە و باسی ئەو ناکەوە ئاەت. یعنی ئەمە مامۆستای بەڕێز ینی سەحابە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەطبیقکردنی ئاەتەکان و باسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازەیەکەن کە شتێکدا ئەبەزی بەڕاستی وایان زانی لەسەر خۆیاندا ئەبەزی. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسانێک وەکو ئەوبەکریشی پەروەردە کرد کاتێک خۆی وەفاتی کرد. ئەو بە کاتێک کە هات ماچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شایەتی بۆ ئەدەم کە بۆ نخۆش لە دنیا و لە قیامەتدا بە زیندوێتی بە مردوێتی شایەتی بۆ ئەدەم کە بە زیندوێتی بە مردوێتی بۆ نتخۆش. دوای کە زۆر ئیمامی عومەرەوە هەموو لە ئەو قسەیمان بیستووە کە تووشی حاڵاتێک بوو بۆی و هەر کەسێ بڵێ پێغەمبەر مردوو عەلەیهی سەڵات وەسەلام بەم شێوە وای لێ یەکەم وای لێ یەکەم ئەمە وەکو ڕۆشنەکەی موسا وایە و ئەگەڕێتەوە. پێغەمبەری خوا ئەبوبەکر عەلەیهی سەڵات ئەبوبەکر ڕەضی الله تعالی عنه لایەکی ترەوە کەوتە قسەکردن وتی چی خوتبەیەکی دا خوتبەیەکی مەشهور ئەو بەڕاستی وەرگرتنی دینی ئیسلام بۆ شێوازەی کە پێغەمبەری خوا هێناوێتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو سەحابانەی بەڕێز کرد وتی ئەو سەحابانەی لەسەر پەروەردە کردووە فەرمووی لەو ڕۆژە کە بەڕاستی کارەساتێک بوو ناخۆشیە بوو کە سەحابەکان بە هیچ شێوەیەک چاوەڕێی ئەویان نەکرد ڕۆژە لە ڕۆژان لەناو ئەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەفات دەکەوان نامێنێ. بۆیە فەرمووی چی من كان يعبد محمدا فإن محمدا قد مات. هل لەگەڵ ئەوەشە بەڵام چی من كان يعبد الله فإن الله حي لا يموت. ئەو بەڕاستی مامۆستای بەڕێز چێژ وەرگرتنە لەوەی کە ئیسلام چییە، ئیسلام بۆچی هاتووە، مەبەستی هاتنی ئیسلام چییە، ئەوەیە کە ئەو سەحابە بەڕێزانە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تێگەشتبوو. سپاس دکتۆر عادل ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێیە چێژ وەرگرتن لە ژیانی پێغەمبەر بۆ ئەمڕۆ ژیانی موسڵمانان لە چیایە ئەگەر تۆش وەکو دواوەڵام بێ بۆ کۆتایی بەرنامەکەم. پێش ئەوەی کە باسی چێژ وەرگرتن بکەین پێویستە بڵێن چی بکەین بەوەی کە جارێکی تر ژیان و ژیانەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بێتەوە مەیدان و گۆڕەپانی ژیان. ئەوەی کە نەوەکانمان لە پرۆگرامەکانی خوێندنا بیخوێنن لە ماڵەکانی خۆمانە هیچ نەبێ خۆمان باوکان و دایکان لە ماڵەوە ئەو پێغەمبەرە نازدارە بە گەڵەکانی خۆیان بناسێنن ئێوە شانەژی پێوە بکەین نەک بە شەرمەوە باسی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام نەک بە شەرمەوە باسی ئیسلامە بکەین. ئیسلام هیچ
بەرگەیەکی نییە جێ شەرم بێت هەموو بەرگەکانی ئیسلام ژانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو جێگای شانازیە پێویستە ئێمە لەو قاوغی خۆمان دەرچین بەوەی کە هەنە جار بە شەرمەوە ئەم پێمان خۆش هەنە جار هەنە شتێک هەڵ نەبیستێت هیچ بوارێکی ژانی پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام جێ شەرم نییە بکۆ هەموو جێگای شانازیە و جوانترین نمونەیە هەر کەسێک پەیڕەوی ژانی ئەو کەس سەرفرازی دنیا و قیامەتە بێت شوێنکەوتنی ژیان و ژانەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مایەی مەحرومبوون نییە لە خۆشیەکانی ژیان بەڵکو ئەو زانیوێتی چۆن بژی ئەو زانیوێتی چۆن بژی لە ماڵی خۆیە چۆن بژی لە ژیانی خۆیە لە خواردنە لە پاک خواردنە لە لەبەرکردنی جلی جوانە لەبەرکردنی جلی پاکە لە پاکراگرتنی لەشی خۆیە لە پاکراگرتنی دەرونی خۆیە لە پاکراگرتنی زمانی خۆیە لە پاکراگرتنی ئەو چاوێکی خۆش شایادی بۆدا ئەفەرمێ ما زاغ البەصەر وما طغى ئەو دڵی ئەو هەستەی کە خوای گەورە دوو جار بۆی پاکردوێتەوە بەشی شێتانی لێ دەرکردووە بە دووبارە خوێندنەوەیەکی نوێ بۆ گونجاندن و نەک بۆ گونجاندن بەڵکو بۆ خوێندنەوەیکی نوێ بۆی کە بزانین کە ژانی پێغەمبەری خوا گونجاوە بۆ هەموو سەردەمەکان لە ئێستا ژانی پێغەمبەر ژیانێکی هێندە نەرموناسکە و گوڵێکی ناسک ئەتوانین ئێمە لە ژانی ئەمڕۆمان بەکاری بێنین هەموو بوارەکانی ژانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گونجاوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو باوک وەکو دایک وەکو گەنج وەکو پەروەردگار وەکو سیاسی وەکو کەسێکی خەباتکرد وەکو کەسێک کە بێوێت چاکخواز و مسلیح بێت کە بێ گۆڕانکاری بکات ئەبێ سەرچاوی ژانی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوەیە من دڵنیام ئەوەی ژیان و ژیانەوەی پێغەمبەری خوا بکا بەڕابەری خۆی چێژ وەرەگری لە خۆشەکانی ئەزانێت چی ئەکات ئەزانێت چی ئەخوات ئەزانێت چی لەبەرەکات ئەزانێت چۆن مامەڵە ئەکات پێغەمبەرێکە جوانبێژ و شیرین کەلام و قسە خۆش و بەڕێز و بە شێوەیەک سەحابە ئەفەرمون هەر شتێک پێغەمبەر پێی ناخۆش بە شەرمێک قسە بکات دەموچاوی سوورە بۆ وەکو دەنگی هەنار لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قسەیەکی ناشرین بە زمانە نهاتووە خوانێکی نەخواردووە کە بۆنی ناخۆش بێت ئەمڕۆ بۆ هەموو بوارەکانی ژیان بۆ جوانبینی و بۆ جوان ژیانی و بۆ سەرفرازی دنیا و قیامەت باشین ڕابەر و پێشەنگ و پێشەوە پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام صلی الله عليه وسلم زۆر سپاس بۆ دکتۆر عادل شێغانی توێژەر لە بیرروباوەڕی ئیسلامی و سپاس بۆ دکتۆر تاریق جەبار بە هەمان شێوە توێژەر لە بیرروباوەڕی ئیسلامی و پسپۆر لە بوارین و بە هەردووکیان مامۆستای زانکۆ سپاسستانەکەم کە ئەمڕۆ لە بەرنامەی گفتوگوی کەناڵی ئاسمانی پەیام سەبارەت بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک خۆی ئامادەبوون دووبارە سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک